حکوومەتی عراق هاوردەکردنی مادە کەحولیەکانی قەدەغە کرد. ئەمڕۆ دەستەی گشتی گومرگەکانی عراق سەرجەم دەواازە گومرجەکانی ئاگادار کردوتەوە لەوەی بە هیچ جۆرێک نابی ڕێگە بە هیچ جۆرە مادەیەکی کەحولی بدرێت. ئەم بڕیارەی دەستەی گشتی گومرگەکانی عراق دوای ئەوە دێکە لە ڕۆژی 22 مانگی ڕابردوو بە فەرمی و بەپێی یاسای ژمارەیەکی داهاتی شارەوانەکانی ساڵی 2023 بڕیاردرا کە سەرجەم مادە کەحولیەکان لە عراقدا قەدەغە بکرێن بەپێی مادەی چواردەی یاسای داهاتە شارەوانیەکان یادەم بەپێی مادەی چواردەی یاساکە کە هەر کەسێک بەشدار بێت لە هاوردەکردن و دروستکردنی مادە کەحولیەکان سزا دەدرێت بە 10 ملیۆن غەرامە کەمتر نەبێت و لە 25 ملیۆن دیناریش زیاتر نەبێت. ئەلبەتە ئەمە تایبەت و بە حکوومەت عراق و بۆ ئەوەی کە بزانین لە هەرێمی کوردستانیش هاوردەکردنی مادە کەحولیەکان قەدەغکراون یان نا بۆ مەبەستا پەیوەندیم کرد بە سامال عەبدوڕەحمان بەڕێوەبەری گشتی گومرگەکانی هەرێمی کوردستان ئەو لە وەڵام داوتی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ بڕیارێکی بۆ نەناردوون سەبارەت بە قەدەغکردنی مادە کەحولیەکان و هەر بڕیارێکیش لە حکوومەتی عراق دەرەچێت سەرەتا دێتە ئەنجومەنی وەزیران لەوێەوە بڕیاری لەسەر دەرەچێ اینجا ئەنێردێت بۆ دەستە و بۆ وەزارەت و بەڕێوەبەرگەکان و دەستەکانیش ئەوکە سەبارەت بە ئەو بابەتی جگە لە مادە کەحولیەکان هێنانی جگەراش پرسیار مەکردوتی هیچ بابەتێک هیچ کاڵەیەک لای ئێمە بە فەرمی تا ئێستا ڕانەگیراوە و پابەندی بڕیارەکەی حکوومەتی عراقیش نابن هەتا ئەنجومەنی وەزیران بڕیاری لەسەر نەدات و بە کتاوی فەرمی گویان نەنێرێت. ئەلبەتە جگە لەوەی کە بە شێوەیەکی فەرمی مادە کەحولیەکان لە ڕابردوودا هاتوونەتە هەرێمی کوردیان هاوردەی هەرێمی کوردستان و عراق لاون چەند جارێکیش بە شێوەی قاچاقیش هێنراون ینی دوایین حاڵەتیان کۆتاییەکانی ساڵی ڕابردوو بوو کە نزیکەی بەپێی ئامارێکە دەست ئێمە کەوتووە نزیکەی 3000 لیتر لە چەند جۆرێکی مادەی کەحولی لە دەواازەی نێودەوڵەتی حاجی ئۆمان دەستی بەسەرداگیرە و لە چەند ناوچەی دەواازەی دێکی هەرێمی کوردستانیش لە ڕابردوودا دەست بەسەر کەحولی بڵێ قەدەغکراو یان مادەی کەحولی داگیراوە بە شێوەی قاچاق هاتووەتە هەرێمی کوردستان. یان ئێستا بەپێی ئەو بڵێ ڕاگەندراوی کە دەست زووم کەوتووە ئەوە پێی لێدوانی بەڕێوەبەری گشتی گومرگەکانی هەرێمی کوردستانیش مادە کەحولیەکان لەم ڕۆوە هاوردەکردنیان بۆ عراق قەدەغا کرێ بەڵام بۆ هەرێمی کوردستان تا ئێستا قەدەغە نەکراوەوە ما ئەو یاسایان ئەو بڕیارێکە لە پەرلەمانی عراقیش دەرچووە یاسای ژمارەیەکی داهاتە داهاتی شارەوانیەکان حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان ناگرێتەوە.